عزیزان دووبارە سڵاتان لەبێت و ئەمە بەردەوامە بین لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەچینە لای تەوەری دووەمان لە تەوەری دووەماندا میوانداری هونەرمەندێکی شەوە کارمان کردووە کە گەلەریەکی تایبەت باخۆی ئەکاتەوە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر گەلەریە تایبەتەکەی وەربگرین ئەوی زۆر بەڕێز هونەرمەند دڵشاد کوێستانی بە خۆشحاڵی لە پرۆگرامی کورسات مەگەزین لەگەڵمانە بێت دەستان خۆش بە زۆر لە کورساتی خۆشەویست دەستەکانت خۆش بێ با سەرتا باس لەو گەلەریە تایبەتە بکەین. لە ڕاستیە ئەم پرۆژەیە ماوەیەکی زۆرە خەونم بەوە بینی لە سلێمانی شتێک بکەم ڕاستە لەم لاولاوە تەنانەت نوێنەرایەتی هەندێک خەڵکیش و حیزبیش وعدیان نابووکەوە خانوویەکی لە خانۆ دێرینەکانی سلێمانی چاککەن و بین دەست من و بیخەنە ژێر ڕکێفی منەوە بۆی بتوانم گەلەریەکی تیا بکەمەوە بەداخۆم نەسەری گرت و نەوەڵامیشانە بوو لە ئاخیرا من لەگەڵ بەڕێز شێخ فاخیراکە خاوەنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانیا دوای ماوەیەکی گفتوگۆی زۆر و ئەمانە گەیشتینە ئەوەی کە خانوویەکی بچکۆلە هەیە لە ناو دڵی پرۆژەی سلێمانیا بۆ یاڵم دڵی پرۆژەی سلێمانی چونکە بەڕاستی جوانترین شوێنی سلێمانی بەلای منەوە شوێنێکی سەوزە ئۆکسسیجینێکی زۆر باشە بەخشێ بەو ناوچەیە بێجگەلەوە کە بەیانەن لە خەوەڵەسی وەچێتە ناو باخەوە من باڵندەی وان بینیوە تا ئێستا لە کوردستان نەمبینیوە هەستەکەم بەبێ بە شوێنێک بۆ بەڕاستی بۆ بەدوادات دەستە خۆش مامۆستا بۆچی گەلەریەکی تایبەت بەخۆت ئەم گەلەریە تایبەتە بە کارە هونەریەکانی خۆت یان نیازی ئەوەت هەیە کە هونەرمەندانی دیکە دەتوانن لە داهاتووە بێن لەم شوێنە پێشانگەی تایبەت بخۆیان بکەنەوە. بەڕێز من ئەزمونێکی خراپم نییە نزیکی 30 ساڵە من خەریکی ئیشی شێوەکاری ئاگاداری خۆم مێژووی بەڕێست و کار هونەریەکانی بەڕێست و تەنانەت کارەکان لە نواندن و لە سینەما شازانی زۆر چاکە زۆر سپاسانەکەم لە ڕاستیان من لە ئەوروپاش پێشنگ گەلەری خۆم هەبووە بەڵام لەبەروی من کە هاتمە ماوەیەکی زۆرە مامەوە دڵم قەناعەت ناکە بۆی پێشنگایەک دوان بکەمەوە دوایی واز بێنم بیرم لەوە کردەوە کەوا بێ شوێنی کتابەتی خۆمە بێ بە بەردەوامی کارەکانی خۆمی تیا نمایش بکەم دوای بیرم لەوە کردەوە هەل لە ڕێی ئەم گەلەریەوە بتوانم خزمەتێکی باشتر بە کوردستان بکەم بە تایبەتی بە شاری سلێمانی هونەرمەندی زۆر باش و پێشکەوتومانەیە ئەوانیش بتوانن پێشنگای تایبەتی بکەنەوە بەڵێ و هەروەها لە ئەوروپاشەوە بتوانم لەگەڵ هەندێک هونەرمەندا ڕێکەوەم ساگەر پیکەساز بێت یاخود شێوەکار بێت بیانێنم بۆ ئێرە و بتوانانی خزمەتیان بکەن و پیان بڵێن کە کورد میلەتێکی چەند ژیان دۆستا چەند حەزی لە هونەرە چەند حەزی لەو شارستانەتە گەورەیە. دڵنیام کە تۆ پەیوەندیکی باشت لەگەڵ هونەرمەندانی دەرەوەیە هەیە لەبەرەوەی کە زۆرینەی پێشانگاکانت لە وڵاتانی دەرەوە بووەوە زیاد ئەگەر هەڵە نەبم زیاد لە 10 وڵات تۆ پێشنگاتیا کردوێتەوە و زۆرینی پێشنگاکانت دەوێ بووە کەواتە پەیوەندیکی باشت لەگەڵ هونەرمەندانی وڵاتانی دیکەیە هەیە کەواتە هونەرمەندانی دیکە دەتوانن بێنە شاری سلێمانی و لە گەلەریەکەی تۆ پێشنگا بکەنەوە. لە ڕاستی ئەمە ڕاستە من لە 10 وڵاتنا لە 20 وڵاتە پێشنگام کردوتەوە بەڵام ئەوە ژوای لە کردومکەوە پەیوەندی دیپلۆماسیش تەنانەت دروستکەم نەکار لەگەڵ هونەرمەندەکانە ئەوەش بۆچی وام کردووە چونکە من لە هەر شوێنێک پێشنگام کردبێتوانێ تابلۆکانم تایتڵی کوردستانیان هەڵگرتووە باوەڕەکەی لە هەندێک شوێن خەڵک پیانوتم باشە ئەم تابلۆ ناوی دەربەندی کانە دەربەندی کان چییە لەبەرەوەی فەڕەنسی KH خی نییە حرفی خێلە وتمە دەربەندی خان ناوچێکی ئاوایە بەشێکە لە کوردستان شوێنێکی زۆر جوانە ویستمە کوردستان بە دنیا بناسێنم بەڵێ من حەزەکەم ئەو شوێنەی من ببێ بە دەواازەیەک لەوە بەڕاستی دەلاقەیەکی گەورە بکەمەوە بەڕووی دنیاشە وهروە بەڕووی کوردستانی ساڵانێکی زۆر لە دەرەوەی کوردستان ژیانی شت کردووە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کارە هونەریەکانت لەسەر کارە شێوە کارەکانت کە ئەنجامی ئەدەیت. بەڵام من ماوەیەکی زۆرە لە ئەوروپاژیم بە تایبەتی لە فەرەنسا و جنسەی فەرەنسیم هەیە ئەوەی زیاتر کاری تێکردوم بابینە سەر ڕاستی وتن ئازادیە ئەو ئازادی وای لە کردوم کە من بتوانم شت هەڵبژێرم وهروە خۆم بەو ئیشانە هەڵسم و بتوانم کاریگەری خەڵکم لەسەر بێت و کاریگەریشم لەسەر خەڵک بێت بەڵێ هونەری ئەوروپی کاریگەرێکی گەورەی هەیە بۆ لەسەر من و فێری کردوم زەوق و سەلیقەیەکی جوانی فێرکردوم لە هەموو شتێکی ژیانما بەڕاستی و بە تایبەتی لە کاری هونەریە و سەلیقەی ڕنگ کە من پێی ناسراوم وهروە دۆزینەوەی تیشک لە تابلۆکانە کە من هەر بەوە ناسراوم لە ئەوروپاش تەنانەت یەکێ لە ڕخنەگرە گەورەکانی فەرەنسا کە ناوی کریستیان نۆربێرگنە تا ئێستا بەدەیان جار لەسەر من نووسێتی و
لە گۆڤارە گەورەکانە منی پێشکەش کردووە ئەڵێ لە لای خەڵک ئاسۆ لە یەک شوێنەوە هەڵێ بەڵام ئاسۆ لە تابلۆکانی دڵشادا لە هەموو شوێنەکەەوە تیشکە هاتەوانێ دەست خۆش بێت باسی ئازادیت کردووە بەڕێزی شتێکی بلو کەسانی کە لە ڕاپەڕینی ساڵی 1990 ساری سلێمانیە بەشداریت کردووە و یەکێک بوویت لە ئەنجامدەرانی ڕاپەڕینەکە. سوپازە و یادەوەریە گەورەی بیری منێنی توانێت لە ڕاستیان من یەکەم کەس بووم کە ڕاپەڕینی سلێمانی دەست پێ کردووە باسی ئازادیەکەی ڕسمەوەی لەوە سەرچاوی گرتووە. من ئەو ڕۆژەی کەوا دەستم پێ کرد خەڵکێکی کەشی لێ بوو بەڕاستی ئەوانە ژاتن بەدوامە و پشتیوانی ئەو گوژمە هێز و توانای گەنجەیان کرد توانیمان سلێمانی بگرین لە ماوەیەکی زۆر زۆر کەمە. دەسەکانکاتە ئەتوانین بڵێن ئەم هەموو ئەزمونەی کە بینیوتە ئەم هەموو هەورازون و شێوەی کە لە هەرێمی کوردستانی ئێمە تێمان پەڕاندوە بە تایبەتی کورتی پەڕاندووە ئێستا ڕنگدانەوەی هەیە لە کارەکانتە؟ لە ڕاستیان ڕنگدانەوەی هەیە یانیەتی ئەوە گەڕێتەوە بۆ قەراری خۆم بەڕاستی خۆم بۆچی چونکە من ستایلێکی زۆر تایبەتیمەیە زیاتر من کار لەسەر سروشتی کوردستانەکەم بە ستایلی خۆم کاتێک کە تۆ بەس کار لەسەر کولتورێک ناکەی بە تەنیا کار لەسەر وڵاتێکەکەی بێگومان ڕنگدانەوەی هەیە بەڵە ڕنگدانەوەم زۆر هەو بۆ لەسەر ڕنگدانەوەی زۆر هەو بۆ لەسەر کارەکانم و هەروە لەسەر ژیانیشمان کوردستان هەناسە و ئۆکسسیژینی منە لە ڕاستی مامۆستا ستایلێکی تایبەت بەخۆشت هەیە لە شێواز و پۆشینی جلووەرگەکانتە. لە ڕاستیان من لە مناڵی وا پەروەردەکراوم بەڵام کە چوومەتە ئەوروپاش حەزم کردووە جیاواز بم نەک لە بەخاتر جیاواز بم لە خەڵکیان خۆم حەزم کردووە ئاوا دەرکەوم بێگومان لە هەموو ژیانمە هەروە بووم تا ئێستا ئیتر وا ئێرانەکان ئەوە شیک پۆش یاخود خوشتی بنازانم مامۆستا بزانم گۆرانیەکی شت هەیە؟ من گۆرانیەکم هەیە ناوی جێمەیەڵەیە بۆی هەمووی لێرەشەوە لە کورتسات داوایەک بکەم کەوا بەڕاستی ئەو کلیپەم بۆ تازە بکەنەوانەیە کۆمپانیایەکی سینەما کە ناوی سینە کووردا لە هەولێر بۆیان تۆمەر کردوم بەس بەڕاستی ئەمەوێ زیاتر کاری لەسەر بکرێت ئەگەر کورتسات ئەو بەرهەمە بۆ من بکاتەوە زۆر باشەکە لە تێکستی خۆما واروە ئاواز و وتنی خۆشمە هیواداری نێمەشکاری لەسەر بکرێت مامۆستا بچینە سەر لە بواری سینەما نوێترین هەنگاوت لە بواری سینەما و نواندنە چی ئەەکەیت خەریکی چیت؟ نوێترین هەنگاوم ئێستا پرۆژەی فیلمێکیان خسۆتە بەرجەسم و خەریکی ئامادەکردنن بەڵام دواییشم لە مسلسلێکی عەرەبی زۆر زۆر مەشهوری عێراقیان من ئەکتەر بووم ناوم فەرهاد بوو کە بریتی بوو لە پیاوێکی شوعی چاپ کە لە لە سژنە ڕاکەن و دەربەدەرە بێ بەناو ناوچەیەکی عەرەبیە بە زمانی عەرەبی بوو هەستم کرد خۆشەویستێکی زۆر باش دروست بووە لەلانی من و بینەرانی عەرەبەوە ئەو شەوەی کەوا پێشکەش کراوە نزیکی 8 ملیۆن کەس بینیوێتی هەر ئەو شەوە. باشە مامۆستاژیان بینەوە سەر تابلۆکانە بواری شێوەکاری بەڕێزت تابلۆکانت بۆ تەنها نمایشکردنە یان کەسانی کێش ئەن ناتوانن کە سەردانی گەلەرێکی تۆیان کرد تابلۆیکیان بەدڵ بوو نرخێکی لەسەر دیاریکراوە ئەتوانن تابلۆیە لە تۆ بکڕە؟ نابێگومان ئەو تابلوانە بۆ فرۆشتنیشە و بۆ نمایشکردنیشە ئەبێ هونەرمەند تابلۆ بفرۆشێت بۆی بتوانێت ڕەنجی بەبانەچێت لەسەر ڕەنجی ژیانی هوەری و فکری و هزری خۆی بتوانێت بژی و هەروەها بتوانێت جێیەکیش بگرێت لە هوەرا و بتوانێت ڕۆژ لە ڕۆژان وەکو قوتابخانەیەک سیرکرێ یا خود دراسی لەسەر بکرێت من ئێستا دراسەش لەسەر من کراوە لە ڕاستیە زۆرترین نرخەکە لەسەر تابلۆکانت داد نابێیان فرۆشت بێتت چ نرخێک بووە؟ من پرسیارێکی زۆر خراپە زۆر حەزم کرد بیزانم زۆر سپاس دەکەم کە هاتی بۆ گەلەرێکم وقتەمەڵی چونکە لە ڕاستیە بەنسبەت کوردستانەوە زۆر باسی ئەو شتا کرێن ئەگە من تابلۆکی خۆم فرۆشم ئەگە بێت و بێتە سەر ڕاستی من ئەگەر پێویستیم بەوە نەبێ بیفرۆشم تابلۆکی خۆم بە هەموو دنیا ناگۆڕمەوە بەڵام پێویستم بۆیە بیفرۆشم بۆی بتوانم بەردەوام بم و هەروەها بژیم بەڕاستی ئیشەکانیشم بڵاو دەستەکان خۆش مامۆستاگەر لە کۆتایی شتێک کە بێت و پێت خۆش بێت ئاماژەی پێ بکەیت ئەمەوێ بڵێم تکایە تەلەڤیزیۆنەکان گرنگیەکی زۆر بە هونەرمەندی شێوەکار بن یەکێکە لەو بەشانەی کە بەڕاستی بێناسترین بەشە لە کوردستانە گۆرانی بێژێک پارەی بۆ سەرفکرێ بۆ کلیپەکانی بەڵام هونەرمەندێکی شێوەکار هیچ نازانێت هیچی دەست ناکەوێت بێزگە لەوە ڕەنجێکی زۆر ئايات لەسەر مەسرفی خۆی چونکە هونەرێکی ئەندیڤیدۆل و تاکیە بۆیە لەبەرەوە نیە داواتان لە یەکەم لەم منبەرەوە کەوە بەڕاستی
هانی ڕێکخرا و تەنانەت حیزبەکان و لێ پرسراوان بن و بەتابەتی وەزیری ڕۆشنبیری جەنابی کاک حەمەد حاجی مەحموود کە خۆشەویست و هاوڕێی دێرینمان لە ڕاستیا کاتی پێشمەرگایەتی بەیەکەوە بووین هەر ئەوە نییە بەڕاستی ئەمەوێت لێرەوە سڵاوم بگەنم بە کوردستان هیوادارم ئەم ئەزمەی ئەم ئەخیرەش کۆتایی پێبێت چونکە خەڵک بەڕاستی زۆر هیلاک خۆشحاڵبین هەرچەندە کورسات هەمیشە دەرگای ئاوەڵایە بۆ هونەرمەندان بۆ تەواوی کارە هونەریەکانی هونەرمەندان و هیچ کارێکی هونەری نییە لە هەر شوێنێک بێت هەر هیچ پێشانگایەک نییە هیچ گەلەریەک نییە هیچ شانۆگەریەک نییە کە مایک و کامێرای کورساتی لێنە دەستان خۆش بکاتە بە ڕووماڵێکی باشی پێشانگاکەم بکەن کە بەدڵنیاییەوە ڕووماڵی